شيخ علي طنطاوي شوكي زور خوش جرتوا أفرميت مزقوتي كبو لا دمشق مزقوتي كي جوربو بيانو مزقوتي توبة بۆچی ناویان نابوو مزگەوتی تەوبە ئەڵێ چکە کاتی خۆی شوێنی ئارەق فرۆشتن و مەلها بوو. پیاوێکی موسڵمان یەکێ لە والیەکان کڕی کردی بە مزگەوت ناویان نا مزگەوتی تەوبە و گەڕانەوە بۆ خوا چونکە ئەوەی کە تایە بوو هەمووی تۆبەی کرد و گەڕایەوە بەلای خوا. پیاوێکی تیا بوو ئیمامێکی تیا بوو ناوی شێخ سەلیم ئەسیوتی بوو. ئەفەرمێ ئەم مامۆستایە لە مزگەوتەکەیە خۆیان حوجرەیەکی هەبوو کۆمەڵێ فەقیه هەبوو فەقیەکان ئیتر ئەڵێ بەسکێ تێر و بەسکێ برسی لەگەڵ مامۆستایە دەرزیان نەخوێن. ئەلە ڕۆژێکیان فەقیەیەکیان زۆر برسی بوو وتی ئەرێ خۆ من لەبەر برسێتی قاچم ڕێ ناگرێ با بچمە دەرەوە بزانم هیچم دەست ناکەوێ بیخۆم. کاتی خۆی سەربانی مزگەوت و سەربانی ماڵەکان ئەوانەی کە کاتی خۆی لە لادەیە ژیابن سەربان بە سەربانەوە بوو ئاوا ماڵ بە ماڵەوە بوو گەڕەکەکان هەمووی ئاوا تێکەڵ کێش بوو. ئەڵێ سەرەکەوێ بۆ سەربانی مزگەوت بە سەربانەکان نایات جێش وڕ خواخواتی لە شوێنێکا لە تەنانێک شتێکی دەستکەوێ برسێتەکەی پێتێرکە. ئەڵێ ئاوا چوە سەربانێک کە سەیری کرد لە خوارەوە بۆنێکی زۆر خۆشیە ئەڵڵا ئەڵێ بۆنەکە بردی ئەمیش برسی بوو هەتاوەکو چووە سەر تاوەکە کە سەیری کرد ئەمە باینجانی مەحشیە باینجان خراوەتە سەر ئاگرێکی کزی خراوەتە ژێر ئەڵێ میش لە تاوە ئیتر هیچ ئۆقەی لێ بڕا پەلاماری باینجانێکی یا هەستی بەوە نەکرد گەرمیان سارد دەڕێ خستێ دەمێەوە. ئەڵێ کە خستێ دەمێ و هەستی بە گەرمیەکەی کرد و بیری گەرمی جەهەنەمی کەوتەوە ئینجا بیری خۆی کەوتەوە وتی بەخێر بیتەوە تۆ تەڵەبەی عیلمیت تۆ فەقی حوجرەی مامۆستایت تۆ بە تەمای بەیانی ئیمامەتی بۆ خەڵکەیت و باسی ئەمانەت و باسی متمانەیان بۆ بکەیت ئێستا دانیشیت باینجانێکی دزراوە خۆیت عیب نییە بۆ تۆ پێ و حرام نییە هی تۆ نییە ئەمانەتە. ئەلێ باینجانەکە زۆر لە دەمیا خۆش و بەزەڵێن چاری نەبوو دای نایە خستێ ناو تاوەکە کەسیش نەبوو لە ماڵەوە پرسی پێ بکا بڵێ کاکە جایزەبی خۆم لی خۆم پیاوی چابە لە برسا مردم. ئەڵێ گەڕایەوە بە نک و ناهومەیی و گەڕایەوە بۆ مزگەوت کەسێکی مامۆستا دەرزەڵێتەوە ئەمیش دانیش بە دیار مامۆستاوە بڵێز ئاگای لە هیچ نەبوو بەس ئاگای لەوە بوو چۆن سکی تێرکا لەبەر برسێتی لە ئاگای لە دەرزەکە نەبوو. دوای ئەوەی کە مامۆستا دەرزەکەی تەواو کرد ئەڵێ چوم لە پەنایەکە لە سوچێکا دانیشتم ئافرەتێک هاو بەلێ مامۆستا هەندێک چپیان کرد و یا سێری مزگەوتەکەی کرد تیۆرە کوڕمەرە من ژەڵەت چوومە بەردەمی وتم ها مامۆستا وتیێرە کوڕم تۆ ژنیە ناوە منۆڵە مامۆستا ژنی چی دینارێ لە گیرفانمان نییە تیش نێنی وتم مامۆستا پارەی نانێکم پێ نییە ژنی چی بێنم وتی کوڕم ئەم ئافرەتە مێردەکەی مردووە کەسی نییە لەم دنیاە ئەو مامەی هەیە ئەوتە لە مزگەوتە پیاوێکی پیری پەکەوتەیە هیچ کەسێکی نییە حەزەکە سەرپەرشتیارێکی هەبێ و شوو بکە ماڵێک و حاڵێکی باشیشی بۆ بەجێماوە بۆ نایبی خوازی. کوڕوتم وەڵا مامۆستا من پێش دەستیە و دەستی تۆ ماچکە وەڵا لە لێوانی مارە کردم مامۆستا خۆشی مارەی یەکەیە خۆی گەورە زای باتەوە. ئەڵێ وتی ئینجا وتی حەڵاڵی خۆتۆ بیبەرەوە. ئەڵێ کە ڕۆیشتینەوە گەیشتمە ماڵ و مەنزەری حەوشەکەم بینی ئەڵێ یەکسەر تاوەکەم بیرکەوتەوە خۆرە ماڵە بوو کەسە من تایە بووم کەسی تیانە بوو پرسی پێ بکەم تمەز خاوەن ماڵە ماڵ نییە. ئەڵێ ئاوا حەپەسام خێزانم وتی برسیتە تم زۆرم برسیە. ئەڵێ تاوەکەی هێنا واللهی باینجانە جوراوەکەی خۆمی تیا بوو بەڵام چونکە بە حرامی دەمم بۆ نەبردە بوو خوای گەورە کەیبانەوە کەشی کرد بە حەڵاڵم هەمی خستە بەردەستم. ئەڵێ ئینجا قسەکەم بۆ جێڕایەوە من تۆزێ نەموو پێش لەم ماڵەیا بووم خوای گەورە چۆن ئەم دەوری جێڕایەوە. بەڵێ خۆشەویستەکەم ئەمەی تۆ نییە نەکەی بە ئاسانی دەستبەری بۆ هەموو شتێک بە ئاسانی بیزانی بڵێ ئەمە حەڵ نەدەستی تۆیە نە زمان هی تۆیە نە مەعیتە هی تۆیە هیچی تۆ نییە خوای گەورە بەخشیوێتی و ئەمانەتە لای تۆ نابێ لە حرامە بەکاری بێنیت.